سڵاوتان لەبێ پەشێوکاوم لە ئێوارێکی دیکەی ئێواری سلێمانیدا بە ئێوەی ئازی شادەبمەوە بۆ ئەمڕۆ میوانداری زۆر بەڕێز خات و هێرۆ یاسین فارسمان کردووە کە بەڕێوبەری سنتەری حکمی داونسترۆمە. ئەمڕۆ باز لەواکەین بزانین داونسترۆم چییە، ئەو حاڵەتانە چین کە تووشی ئەو منداڵانە بن، ئەو خێزانانەی کە خاوەنی منداڵێکی داونسترۆمن چۆن ئەتوانن یارمەتی بدرێن، هەروەها باز لە سنتەرەکانی تایبەت بەم حاڵەتانە ئەکەین. خاتوهێرۆ سڵاوت لێبێ، سوپاس بۆ ئامادەبوونت لە ئێواری سلێمانیە. زۆر سپاس سڵاو لە بەڕێستان و سپاسانەکەم بۆ بانگێشکردنیان و بەسەرکردنەوەتان لەم بەرنامە جوانەیە. زۆر سپاس. بزانم سەرەتای پرسیارەکانم لەوە دەست پێکەم، بزانم سنتەری داونسترۆم لە شاری سلێمانی کە سنتەرێکی حکومیە، بیرۆکەی دامەزراندنی بۆ کەی ئەگەڕێتەوە، بۆچی ئەگەڕێتەوە، چۆن بوو بڕیاری ئەوەتان دەرا کە ئەم سنتەرە دروست بکەن و سەر بە کام وەزارەتیشە کاروبارەکانی ئێوە؟ ماڵێ سنتەری داون سیندرۆم بۆ یەکەم جار لە شاری سلێمانی لە ساڵی 2014 خۆشبەختانە یەکەم تاکە سنتەرە و یەکەم سەرتەریشە لە هەرێمی کوردستانە. سەرەتای دروستبوونی گەڕێتەوە بۆ ئەوەی کە کۆمەڵی خێزان مناڵی خاوەنپێداویستی جۆری داون سیندرۆمیان هەبوو لە هیچ شوێنێکی قوتابخانەکان وەرنە ئەگیرا، لە قوتابخانە و باخچە و هیچ شوێنێکی حکومیە، لەبەر ئەوە خۆیان کۆبوونەوە هەوڵیان نا کە بچن بە وەزارەتی پەروەردە، وتیان داوایان کرد لە وەزیری پەروەردە کە شوێنێک بکرێتەوە بۆ ئەو مناڵانە، ئەوم بۆ ئەوی مناڵەکان وەکو هەموو مناڵێکی ئاسایی مافیان نەخورێ و بێبەش نەبن لە خوێندن. لێرەوە دەستی پێکرد کە سنتەرەکەی ئێمە کرایەوە، ڕاستە یعنی بڵین تاکە سنتەرە و لە هەیکەلی تەنزیمی پەروەردەیە تێیدانیە، بەڵام جێگەیان کردوێتەوە خۆشبەختانە و بەردەوامە تاوەکو ئێستا ئەو جۆرە مناڵانە وەرەگرێ. باش پێشەوەی بزانم کام جۆرە مناڵانە وەرەگرێ، بزانم مامۆستا لەم سنتەرەی ئێوە تەنها یەک سنتەر هەیە لە شاری سلێمانی، یاخود لە قەزا و ناحیەکانی دیکە بەشێکتان هەیە، شتێکتان هەیە کە تایبەت بێ یاخود بگەڕێتەوە بۆ سنتەرەکەی ئێوە، یاخود تەنها یەک سنتەرە لە شاری سلێمانیە؟ بەنسبەت وەزارەتی پەروەردەوانێ تاکە سنتەرە لە هەرێمی کوردستانیشان نەکەر لە شاری سلێمانیە، بەداخەوە کەم نەیە، یعنی یەک سنتەر بەشی ئەو هەموو ئەکەم. بەڵام ئیتر وەکو لە سەرەتایە وتم لە پەروەردەیە جێگەی نابێتەوە، بەڵام کە جێگەیان کردوەوە دەستخۆشیان لێ یەکەم، چونکە کاروباری کۆمەڵایەتی سنتەری هەیە، بەڵام سنتەری کاروباری کۆمەڵایەتی یان با بڵین داون سیندرۆمی تا جێگە بۆتەوە، بەڵام هی ئەوان تێکەڵاوە. ئەوەی ئێمە باشەکەی لەوایە و کە خێزان زۆر دڵخۆشە و زۆرتری مناڵ کە ڕووی تێئەکا، یان بڵێ هەر یەک جۆر خاوەنپێداویستی وەرەگرێ، باشەکەی لەوایە. ئەگەر زۆرتریش بکرێتەوە ئەوە باشترە، بەڵام لە ئێستا تاکە سنتەرە. باش باسێوت کرد کە تەنها یەک جۆر منداڵ وەرەگرێواتە مەرجی وەرگرتنی ئێوە بۆ ئەو منداڵانە تەنها ئەو کەسانە وەگرن کە تووشی حاڵەتی داونسترۆن بوون یاخود حاڵەتەکانی دیکەش وەرئەگرن؟ نەخێر، ئێمە کاتێک سنتەرەکە کراوەتەوە فەرمانەکەی بەوە دەرچووە کە ئەبێت تەنها داون سیندرۆم وەرگرین. داون سیندرۆمیش کە وەریەگرین ئێمە لەبەرەوەی شوێنی تر هەیە تەمەنی بچووکتر وەرەگرێ، ئێمە لە تەمەنی 6 ساڵیەوانێ لەبەرەوەی سەر بە پەروەردەیە و وەکو قوتابخانە مامەڵەی بۆ ئەکرێت، بنەڕەتیە لە تەمەنی 6 ساڵیەوە هەتا بڵین ساڵانی 2-3 ساڵ لەمەوە پێش هەتاوەکو تەمەنی 12 ساڵی وەرەگرێت، بەڵام ئیتر بە هەر بە هەمان شێوە دامامان لە پەروەردە کرد کە درێژ بکرێتەوە، لەبەرەوەی دوای 12 ساڵ ئەو مناڵانە هیچ شوێنێک نییە کە ڕۆی تێ بکەن، لەبەرەوە خۆشبەختانە ئێستا تا تەمەنی 15 ساڵ لە لای ئێمامێنێتەوانێ و ئەمە شتێکی باشە. داواکارم شوێنی بڵێن تاواوکەری ئەوەش هەبێت بۆ ئەو مناڵانەی کەش کە تەمەنی هەرزەکارن بە هەمان شێوە لە ماڵەوە نەبن و یا شوێنێک هەبەیە کە ڕووی تێ بکەن حکومی بێت. واتە تا تەمەنی 15 ساڵی ئەگەر بە وەکو قۆناغی قوتابخانە بێت تا نۆی بنەڕەتی لای ئێوە ئەتوانێت خوێندن بخوێنێت. بەڵێ، بەڵام هی ئێمە یعنی کە تۆ ئەڵی پەروەردە و کە تۆ ئەڵی بنەڕەتی، هی ئێمە بۆ مانایەنە، هی ئێمە سەنتەرەکەمان پەروەردەییە، بەڵام پەروەردە ئەوەی ناکە بڵێن پرۆگرامی خوێندن بە قوڵێکی وەربگرین، چونکە ئێمە لەوانەیە جۆنابیش هەر ئاگاداری و زانیاری و هەبێت لەسەر ئەوە مناڵی خاوەنپێداویستی جۆری داون سیندرۆم بە تایبەتی کەمتوانایی ژیری هەیە. کاتێک کە تۆ ئەڵی 6 ساڵ مناڵەکە تەمەنی 6 ساڵە کێ بۆ لای ئێمە، تۆ ئەبێ حسابی مناڵێکی 4 ساڵی بۆ بکەیت، چکم ڕێژەی زیرەکی ئەو مناڵە کەمترە لە ئاستی تەمەنەکەی، واتە ڕێژەی
زیرەکی عقلی مناڵەکە کەمترە لە تەمەنی ڕاستەقینەی مناڵەکە لەبەرەوە ئەبێ یعنی ناکرێتەوە ئەگەر مناڵێک 6 ساڵ بێ بین پرۆگرامی پۆلی یەکی 6 ساڵێکی پێ بڵێن ئەبێ لە خۆی پشوکتر اینجا وردەکاریەکان زۆرە جاری وا هەیە ئەو مناڵە 6 ساڵە کە تۆ ئەژڵی 4 ساڵ لەوەی ئیشیشی لەسەر نەکرابێ خێزان نەیانزانی بەبە چ شێوازێ مامەڵی لەگەڵا بکەن لەوەی لە 4 ساڵ کەمتریش بێ 3 ساڵ و 2 ساڵیش بگرە ئیتر ئەگۆڕێت یعنی فێرکردنەکەی لەبەرەوە ناتوانین دیاری بکەین یعنی زۆر باش بزانم لە ئێستاە چەند کەس لە لای ئێوە بن بە تایبەت منداڵان چەند مناڵت لەلا هەیە و بۆ کوڕووکچەوە ئەگەر وڵی ساڵانە ئەگۆڕێ ئێستا ساڵی خوێندنی 2023 بۆ 24 سێ مناڵمان هەبوو ئەم ساڵی خوێندن 24 بۆ 25 37 مناڵمان هەیە ڕێژەکان بۆچی ئەگۆڕێت یعنی با بڵێن زۆرترین مناڵ هەیە لە سلێمانیە کە داون سیندرۆمی هەبێ و لەبەرەوەی ئەم شوێنی ئێمەش تاکە سنتەرە لە هەردوو سنووری ڕۆژهەڵات و ڕۆژئاوا مناڵیت بەڵام بەداخەوانێ لەبەرەوەی خێزانەکانمان کەم دەرامەتن کێشەی هاتوو چۆمان هەیە لەبەر ئەوە ئەبێ خێزان خۆی هاتوچۆ بە مناڵەکەی بکە و شوێنەکانیشان دوورە ئەبێ بەیانیان خێزان بێنە و نیۆڕان بیباتەوە لەبەر ئەمە بارگرانی بۆ دروست کردوون خێزانەکان یەن خۆیان ناونووسەکەن ئەگەر دیقەتی ڕێژەکە و یا بێت ڕێژەکە کەمتر بۆتەوە بۆچی لەبەرەوەی خێزان ناتوانێت بەڕاستی لەبەرەوەی بارودۆخی ئێستای کوردستانیش هەر بەو شێوازە یعنی بەڵێن خێزان ناتوانێت لەوانەیە کۆمەڵە مناڵی تری هەبێت لەبەر ئەوە ناتوانێت هاتوچۆی پێ بکە ئیتر ئەمە وا ئەکات لەوانەیە کەمتری بێتەوانێ یا ناونووسی بکات و ئیتر نەیەتەوانێ ئیتر ئێمە بەڕاستی ناتوانین ئەو کێشەی هەلکەین چکم ئەوە لە دەسەڵاتی ئێمەیانە دەوامتان چۆنە مامۆستا هێرۆ تەنها بەسن بەیانیانن نیوەڕوانن بەڵێ خۆی ئێمە لەبەرەوەی لە ناو ئامادەی پیشەسازی کوڕانین دەواممان بەیانیانە لەبەرەوەی دوانی وەڕوان دەوامێکی تریتایە و لە هەمان کاتیشە یعنی ئەبێ ئەم مناڵانە بەڕاستی هەر بەیانیان یعنی دەوام بکەن چونکم ناتوانن هیلاکە بن یعنی لەو جۆرە یعنی حاڵەتانن کە مەسەلەن ئەگەر هاتوو تۆ بڵێ نیۆڕە بێنی بۆ دەوام ئەو حوسڵەی نیەوەکو مناڵێکی ئاسایی لەبەرەوە باشترە یعنی بەیانیان بێ و هەر ئێمە سپاس بۆخوا یعنی شوێنەکەشمان وا گونجاوە کە هەر بەداواممان بەیانی بێت زۆر باشە بزانم مامۆستا هێرۆ کۆی باست کرد کە ئەم سنتەری ئێوەکو ناوەندێکی پەروەردەییە کە باس لە ناوەندێکی پەروەردەییەکەی هەمیشە سێمانی هاوینەکەی بۆ نمونە لە پشودان بزانم ئەمە بۆشایی بۆ منداڵەکان دروست ناکا بۆ نمونە سێمانگی هاوین لە ماڵەوە بوون لەوانەیە هەندێک لە دایک و باوکان مناڵەکان بخەنە دەورەیەکەوە بکەنە شتێکەوە بەڵام لەوانەیە زۆربەی دیکەیان مەسەلەن کاتی ئەوەیان نەبێ هەز ناکەی کە ئەمە بۆشاییەکی گەورە دروست ئەکا بۆ مناڵەکان لەو سێمانگەی هاوینە بەڵێ بەدڵنیاییەوە بۆشایی دروستەکە خۆی ئەگەر سنتەر یان با بڵێن شوێنێک هەبێ حکومی بێ درێژخایەن بێ و بەردەوامیش بێت زۆر باشترە زیاتر سوودەبینن زیاتر گۆڕانکاری بەسەر مناڵەکانیان بەڵام ئەویان لە دەسەڵاتی ئێمانیە لەبەرەوەی ئێمە حکومیە و مامۆستاکانیشمان کاتی پشووی هاوین یعنی پشویانە لەبەرەوە ئێمە ناتوانین زۆر بکەین بەڵام لەگەڵ ئەوەیە ئێمە لەلایەنی ترەوە ئەو بۆشاییەمان پڕ کردوێتەوە بە تایبەتی ئەم ساڵی خوێندن خۆشبەختانە پشووی هاوین لەگەڵ ڕۆشنبیری مناڵانە چەند چالاکیەکی جیاواز یعنی بەردەوام مناڵەکان لە چالاکیا بوون و ئەو مناڵانەش کە لێ هاتوون و بەرەیەکیان هەیە بەشداری چەند چالاکیەکمان پێکردوون و ئینشاءڵڵا کۆمەڵێکیان دەرکەوتون و کۆمەڵێکی تریشان ئینشاءڵڵا لە داهاتووە جێدەستیان دیارە بێت زۆر باشواتە ئێوە زیاتر کار لەسەر ئەوەکەن کە بەهرەمەندی مناڵان و ینی بە دیار بخەن ئەو بەهرەمەندیانەی کە زیاتر لەناو ئەو منداڵانەیە بۆ چی بووە مەسەلەن لەناو چارەکیەکان ئەگەر دەرکەوت بێت بەڵێ چالاکیەکانمان بڵێن بە زۆری وێنە کێشان مناڵی وامان هەیە بەهرەیەکی هەیە لە هونەری وێنە کێشانە مناڵی ترمان هەیە لە چالاکی وەرزشەکانی وەکو مەلەوانیە مناڵی تری جیاوازترمان هەیە کە لە ئەسب سواریە لە زۆر بوارە یعنی سپاس بۆخوا یعنی بڵێن ئەویش ئەم ساڵانەی کۆتایی یعنی خێزان بۆ شێوەیە هاوکارمانن لە پێشان مەسەلەن خێزانەکان کە کاتێککە تۆ داوا لێ ئەکرا ئەو مناڵەکەی تۆ ئەو دائیمە یعنی ترسێکی هەبوو ئەو خەڵک گاڵتەی پێکانە مناڵەکەی من باش نییە مناڵەکەی من ناتوانێت بەڵام ئێستا شکور باشە ئێستا لەگەڵمانە هاتوون و یعنی کۆمەڵێ مناڵمان هەیە بەڕاستی و زۆر
بەهرەمەندن و ئینشاڵە بۆ داهاتوو ئەوانی کەشتایان لێ ئەەکەن و هانە درێن خێزانەکانی کە بە هەمان شێوە مناڵەکانیان بێتە ناو ئەوەی کە بەشداری چالاکیەکان بکەن. زۆر باشە. بزانم خێزانی کوردی بەتایبەت لە ئێستاە بەتایبەت ئەو خێزانانەی کە خاوەنی منداڵێکی لەو بابەتەن بەداخەوە، بزانم تا چەند مەسەلەن گرنگی بە خۆیانێن دایک و باوکەکان گرنگی بە ئەوەیەن کە زیاتر زانیاری لەسەر نەخۆشی مناڵەکان یاخود لەسەر ئەو بابەتی کە منداڵەکە تووشی بۆ بۆن منەوەری بگرن، وەرکشۆپێک ببینن، بابەتێک ببینن لەسەرەوەی کە زیاتر خزمەت بە مناڵەکە بگەێنن، ئەو مناڵەکە داواکارێکی چێ بۆ نمونە ئەم دایک و باوکەکە یەکسەر لێ تێبگای خود زانیاری وەربگرن لەسەر نەخۆشیەکان. تا چەند ینی دایک و باوک لە ئێستاە گرنگی بەوە ئەیە کە خۆی ڕۆشنبیرتر بکات بە تایبەت ئەوەی کە خاوەنی منداڵێکی خاوەن پێداویستی تایبەت بێ. وڵاهی ئێستاش باشترە لە پێشان، چکۆم من لە 2004 لەو پرۆسەیە ئێستا خێزانەکان ڕۆشنبیرترن، هەوڵی زیاترێن و ئەشانەوێت لە حاڵەتەکان فێر بن. بەڵام لە هەمان کاتیشە هەر خێزانمان هەیە تاوکو ئێستا چاوەڕێ مناڵەکەی شاک بێتەوانێ، ئیشی لەسەر مناڵەکەی نەکردەوە. مەسەن مناڵەکەی گەشتۆتە 10 ساڵ ئەڵێ فلان دکتۆریا فلان لە فلان شوێنگوێم لێ بۆ مناڵەکەم چاک بێتەوانێ، لەبەر ئەوە ئەمەژە گەڕێتەوە بۆ ئاستی ڕۆشنبیری ئەگەر ئەو لە حاڵەتی مناڵەکەی تێگەیشتە بێ و لەو کاتەوەی لە کاتی لەدایک بوونێوانێ ئیشی لەگەڵ مناڵەکەیە کرد بێ کاتێکەیە بۆ لای ئێمە ئیشەکە ئاسانترە بێ. بەڵام بەڕاستی ئەوەی کە ڕۆشنبیر و ئەوەی کە بەشداری وەرکشۆپ و ئەوانە ئاکا بە پەنجەکانی دەسە بژێرێ کە من چونکم ئێشتا نەگەشتونەتە و ئاستەی کە خێزان لە حاڵەتی مناڵەکەی تێگەیشتە بێ و هەم ئەو پرسیارەی جەنابیشە کە ئەڵەی کە کاتێ داواکاری مناڵەکە تەڵعەن زۆربەی مناڵانی داون سیندرۆم جەنابیش دەزانی کە کێشەی قسەکردنیان هەیە، ناتوانن بە ئاسانی قسە بکەن. ئەگەر بشتوانن یەک دوو شەی بچووکە توانن یا ڕستەیەکی دوو شەی ئەتوانن، لەبەرەوە داواکاریەکانیان ناتوانن بە دەربڕین بێ. لەوانەیە بە زمانی ئاماژایەوەکو هەر شێوازێکی ترکە خێزانەکەی خۆی لەسەری ڕاهاتووە، لەبەرەوە دایکەکە یا باوکەکە لی تێناگا یا مەسەلەن جاری وایە بە پێچەوانەوانێ هەر شتێکی مناڵەکە یەکسەر بە قسەیەکەن وازانن ئەمە شتێکی باشە بۆ ئەوەی مناڵەکەی کێشەیەکی هەیە، با بڵێ مناڵەکەی خاوەن پێداویستیە لەبەرەوە بە قسەی بکە. نازانێ ئەمانە هەمووی بەزەرە لەسەر خۆی گەڕێتەوە کە لە داهاتووە مناڵەکە گەورا بێ بە هەرسەکار وای لێیەکە ناتوارێت خێزان کۆنتترۆلی بکە. ینی بەڕاستی وەکووتم دیاریکردنی ئاسان نییە، ینی لە خێزانێکەوە بۆ خێزانێکی کە ئەگۆڕێ، بەڵام لە هەموو حاڵەتەکانە ئێستا زۆر باشترە لە ساڵانی پێشوو. وەتە ئەم پەروەردەی تایبەتە ینی چەندێک مناڵەکە پێویستی بە پەروەردەیەکی تایبەتە، هێندەش دایک و باوکەکە پێویستیان بەوەیە، چونکە حاڵەتەکە بەپێی تەمەن ئەگۆڕێ. ئەگەر بڵێن هاوکاری نەکرێن، هاوکاری خێزانەکان نەکرێن، لەوانەیە ئەم حاڵەتی منداڵە ینی ڕۆژ بە ڕۆژ بەرەو خراپتر بڕوە. بە دڵنیاییەوانێ، یعنی ئەگەر تۆ مەسەلەن ئێمە کاتێکە خێزان لە سەرەتاوە ئەزانێ بڵێن لە کاتی دوگیانیەوە ئەزانەیە کە مناڵەکەی هەر جۆرێکی خاوەن پێداویستی، ئەگەر لەو کاتەوانێ ئیشی لەسەر بکرێ، مەسەلەن خێزانەکەوا لێ بکرێ ئامادە بکرێت بە تایبەتی دایکەکە اینجا لە هەمان کاتی ژاواوکەکە ئەو کاتەکە کاتێ مناڵەکەی هێزە دنیاوانێ ئیتر ئیشەکانیان ئاسانە بێ. بەڵام لەبەرەوەی وەکووتم خێزان ئەڵێ یعنی بە بەردەوامی کۆمەڵێ وشە ئەڵێ دکتۆرەکە پێوتم حاڵەتەکەی مناڵەکەی تۆ کەمێکە تۆزێکە بۆ ئەوان بۆ زمانە قسە ئەەکەن، بە ڕێژە قسە ناکەن، طبعاً ڕێژەیە خۆی لەبەرەوە چاوەڕێن چابێتەوە، لەبەرەوە ستاوە لە شوێنی خۆی هیچ ناکە، لەبەرەوەی دواکەوتووە. ئەگەر خۆی تێنەگەیشتووە ئیسبینێ مناڵەکە چۆن یعنی ئەتوانێت لەوە ڕزگار کاکە ئەو مناڵە کێشەی هەیە. اینجا جاری وا هەیە یعنی مناڵەکە 6 ساڵە شتە سەرەتاییەکان نازانێت کە مناڵێکی باخچە یا مناڵێکی پێش باخچەش ئەیکا، لەبەرەوەیە بەڕاستی کێشەکان زۆرە. بەڵام وەکووتم لە هەموو حاڵەتەکانە ئێستا باشترە لە ساڵانی پێشوو، هیوادارم ساڵ بە ساڵیش یعنی باشترە بێت. هیواداریم. زانانی مامۆستا یارە پێم خۆشە بزانم تۆ چۆن بوو ئەم بوارەت هەڵبژارد، بە تایبەت حەزت کردووە کا لەسەر پەروەردەی تایبەت بکەیت لە ساڵانێکی زۆرە ئێمە ئەزانین کە تۆ ئەم ئیشاکەیت، چۆن بوو ئەم بڕیارەدا کە کار لەسەر منداڵانی خاوەن پێداویستی تایبەت بکەیت؟ بەڵێ واللهی من بە سوتفە چوومە ئەم بوارەوانێ کاتێک ڕێکخراوێک بە ناوی ڕێکخراوی ئەکۆڕن
کە هاتم پرۆسی پەروەردەی تایبەتیان هێنا قوتابخانەی بەرفراوان بوو، منیش مامۆستایەک بووم کە حەزم کرد گۆڕانکاری لە ئیشەکە ما بکەم. چوومە پرۆسەکە و ڕاستە لەوانەیە خولیا و ئارەزوم نەبوو بێ لە سەرەتایە، هەروەکو حەزێک بووە کە بڵێن لە ڕێکخراوێک کار بکەم، بەڵام دوجار کە چوومە ناو پرۆسەکە و قوڵ بوومەوە و تێکەڵاوی خێزانەکان بووم کە زانیم ئەم خێزانانە یا ئەم بوارە زیاتر پێویستی بە منە وەک لەوەی کە مامۆستایەکی ئاسایی بم، چونکم لەوانەیە لە کاتێکا کە مامۆستای ئاساییت ئەتوانی مناڵی ئاسایی، بەڵام مناڵی خاوەن پێداویستی یا خێزانەکان کە کاتێک کاریان لەگەڵاکەی ئەگەر هات و شتێکی باشە ئەەکەی چەند خێزانەکە دڵی پێخۆشە، تۆش ئەوەنە دڵ پێخۆشە هەستەکەی مناڵێکە ڕزگار کردووە، خێزانێکە ڕزگار کردو لەوەی کە یارمەتی داوە لە هەنگاوێکەوە گۆڕاوە بۆ هەنگاوێکی تر. ئیتر ئەمە وای لێ کردوم کە ئەو ماوەی 20 ساڵە لە بوارەکەی بمێنمەوانێ و خۆشحاڵیشم بەڕاستی هیوادارم توانی بێتم کە دڵی خێزانەکان و ئەو مناڵانە خۆش بکەم ئەگەر بە شتێکی بچووکیش بوو بێت. دەستان خۆشە ماندوونە بن. پێم خۆشە بزانم لە سەنتەرەکەی بەڕێستان کۆمەڵک مامۆستای زۆر بەڕێز و باشی لەیە، بزانم ئەو خزمەت گوزاریانە چین کە پێشکەشی ئەەکەن مامۆستایان بە قوتابیان و بە تایبەت پسپۆرەکانیان لە چ ڕوویەکەوە، چونکە کە بزانین کە ئەو مامۆستایانی کە لەو شوێنانە مەسەلەن وانە ئەڵێنەوە پێویستە چۆنەڵی تەحملێکی زۆر زیاتریان هەبێ، ئەزمونێکی زۆر باشتریان هەبێت، چونکە مامەڵەکردن لەگەڵ ئەو مناڵانەیە زۆر زۆر قورسترە وەکو خۆت ئاماژەت پێیان و ئەو بابەتانی کە لە ناو سنتەرەکە ئەو درێتەوە وەکووانە بە تایبەت تەرکیزتان لەسەر چ شتێک کردووە، ئێوە چ شتێکتان کردو بە منهج چ بابەتێکتان کردو بەوەی کە بۆ نمونە ڕۆژانە بیڵێنەوە و بەردەوام بن لەسەری؟ بەڵێ وەڵاهی مامۆستاکان مامۆستای ئاسایین، مامۆستای زۆر باشن، خۆیان بە ئارەزوومەندانە یان مامۆستای بابەتێک بوون، ئارەزوومەندانە هاتوون لە سنتەری داون وانە ئەڵێنەوانێ بەشی پەروەردەی تایبەت ئەوە بۆ ماوەی 3 ساڵە دەرچووی هەیە، بەڵام لەبەرەوەی دەرچووەکانیان زۆرتر دانەمەزراون یان ئەگەر هەبوو بێتن مامۆستا بێ و چوو بێ و بەشەی تاوا کرد بێ لە شوێنی خۆی ماوەتەوە. ئەو مامۆستایانی کە لە لای منە مامۆستای ئاسایین و باهی بابەتەکانی با بڵێن کوردی و زانست و وەرزش و هونەر و ئەو بابەتانە خۆیان بە ئارەزوی خۆیان هاتوونەتە پرۆسەکەەوە، بەڵام زۆر زۆر باشن لەگەڵ مناڵەکان چونکم لەبەرەوەی ئارەزوومەندانە هاتوون و ئیشی زۆر باشەکەن. ئەو مناڵەکانیش لەگەڵیانە ڕاهاتوون و توانیویانە گۆڕانکاری لەگەڵ لە مناڵەکانە بکەن. بەڕاستی مناڵی وامان هەبوو حاڵەتی قورس بووە کاتێکە هاتووە بۆ سنتەر بۆ ماوەی چەند دقەیەکیش نەیتوانیوە لەسەر کورسی دابنیشێت. مامۆستاکە ئێستا وای لێ هاتووە وای لێ کردووە لە مناڵەکە کە مناڵەکە لە کاتی دەستپێکردنەوە هەتا و کاتی کۆتایی ئەوێ کاتێکی زیاتریشی بیتێ بۆ ئەی بمێنێتەوە، یعنی وای لێ کردووە کە شوێنەکەی خۆش بێ و حەزی لێبێ، یعنی زۆر کاری لەو بابەتانەیان کردووە. اینجا بەنسبەت چالاکیەکان وەکو لە سەرەتاشە ئاماژەم هەیە چالاکیەکان ئەگۆڕێت، یعنی با بڵێن ڕاستە ئێمە خشتەیەکی دیاریکراومان هەیە، بەڵام جاری وا هەیە گۆڕانکاری ئەکرێت لە خشتەکە، یعنی ناتوانین بەپێی ئەو خشتانەی کە بۆماندانراوە چ ئەگەری وەکو هی باخچەکان بێت چ وەکو هی بناڕەتیەکان بێت ئێمە ناتوانین ینی بڵێن وەکو خۆی بیبین بەڕێوە، چونکم مناڵی وا هەیە حاڵەتەکەی قورسە ناتوانانی تۆ ئەو ئیشی لەگەڵا بکەی، مناڵێکی کە هەیە حاڵەتەکەی باشترەیە، مناڵی وا هەیە چەند ساڵێکە لە ناو سنتەرایە ئیشی لەسەر کراوە گۆڕانکاری بەسەر هاتووە، ئاسانترە بۆ مامۆستاکە فێری چالاکیەکی بکە، لەبەر ئەوە دیاریکراو نییە و منهەجەکانیشمان هەر منهەجی پەروەردەیە، ناتوانین ئێمە دەستکاری منهەج بکەین بەڕاستی، بەڵام منهەجەکە بەو شێوە چڕوپڕیە ناتوانین بیڵێنەوە یا ناتوانین بیگەێنین بە خێزان و مناڵەکان، هەر هەمان منهەجە بچووکمان کردوتەوە بەپێی ئاستی مناڵەکە، مناڵی وایە ئەتوانی توانای فێربوونی هەیە، توانای قسەکردنی هەیە، ئەتوانی تۆپیت و شتەی پێ بڵیت یا خوێن بڵێن نووسینی فێرکەی، بەڵام مناڵی وا هەیە بەڕاستی بە هیچ شێوازێت تۆ ناتوانی فێری ئەوەی بکەیت و یا قەڵەمی بیتە دەست لە چالاکێکی کە و لە بوارێکی ترە ئیشی لەگەڵاکەی، چونکم وەکو وتم ئیشەکەی ئێمە جیاوازە، جاری وا هەیە مناڵەکە تەنها فێری ئەوەیەکەی کە کارەمەی ڕۆژانی خۆی بەرێ بەڕێوە، یعنی ئەوەش هەر فێرکردنە،
یا تۆ کە کاتێک مثلەن مناڵەکە فێری هەڵسوکەوتێکی باشێک یا هەڵسوکەوتێکی خراپی هەیە بە پێچوانەوە ئەتوێ باشی کە مەشار لە پەروەردەیە جێ خۆی کردوتەوانێ یعنی لە ڕێگەی مامۆستاوانە بێ مناڵەکە ناتوانێت چونکم بە قسەی دایکی ناکە جاری وایە بۆ بە ڕۆتین هەموو ڕۆژێ دایکێ بینێتەوە یا دایکی ئەو شتە بە جاری وا هەیە مەسەلەن بە شێوەی هینەی کات بەڵام مامۆستاکەی کە بە شێوازە کاری لەگەڵاکە ئەمەش بەشێکە لە کارەکەی ئێمە کارەکەمان وردەکاریە بەڕاستی ئەیتر لەبەرەوە دیاریکرااو نییە و وەکوتیشم منهەجەکەشمارە منهەجی گشتیە و منهەجی تایبەتیمان نیە خۆی هەر منهەجی تایبەتیشی نییە بەڕاستی پەروەردەی تایبەت. بزانم فیدباکی مامۆستاکان کە ئەم ئەرکە ئەکێشن فیدباکی دایک و باوکەکان چوانە لەسەر ئەو بابەتانی کە فێریانەکەن یاخۆ لەسەر ئەو ئامۆژگاریانە یاخۆ لەسەر بابەتە سادەکان کە چونکە وەکوی باسمان کرد ئەم منداڵانە خاوەن پێداویستی تایبەتن لەوانەیە شتەکان بە ئەوان شتێکی سادە بێ بەلای ئێمەوە بەڵام بۆ ئەوان شتێکی ئاسایی نەبێ. بزانم فیدباکی دایک و باوکەکان لەسەر ئەو بابەتانی کە باست کرد چۆنە بۆ نمونە هەز بە گۆڕانکاری ئەەکەن لەسەر هەڵسوکەوتی مناڵەکان لەسەر ئەو بابەتانی کە فێریان ئەەکەن. بەڵێ بە دڵنیاییەوە خێزانەکان کاتێکە مناڵەکانیان هێنن بۆ ئەوێ لە سەرەتاوانێ مناڵەکە جاری وا هەیە هەر لە بەردەرگای هاتنە ژوورەوەکەیە لەویا دانیشە ناچێ بۆ پۆلەکەی دوجار وای لێ هەیە ینی بە تەدریجی مناڵەکە ژوورەکەی خۆی خۆشەوەی حەزی لە شوێنەکەێتی حەزی لە مامۆستایەتکێتی یا کاتێک کە مامۆستاکەی داوای شتێکی لێکە ئەگەر بە وەڵامدانەوەش نەتوانێت بە دەموچاویەوە بە پێوەی دیارە کە دڵی خۆشە ئەمانەوە ئەکا کە خێزان هەان بدرێ خێزانەکە یعنی ئێستا ئێمە بڵێن خشتەکەمان وا لێ کردو لە بەرەوەی مناڵەکان ژمارەیان زۆرە بە دوو دەوامی جیاوازیان جاری وە هەیە خێزان داواکە کە ڕۆژی زیاتری بینێ بۆ ئەوەی مناڵەکەی بێنێ لە بەرەوەی مناڵەکەی یا کاتی کە کاتی پشوەکانە پەیوەندیمان پێوەکەن ئەڵێ مامۆستاوەکەی داوام مەکرێتەوە مامۆستا مناڵەکە کە بە بەردەمی بینایەکە ڕۆشتوین حەزی لێ داوایەکە بەتایبەتی ئەم پشووی هاوینە ئیتر ئەمانە هەمووی دەلائلە بۆ ئەوەی کە ئەو مناڵانە و خێزانەکان حەزیان لە شوێنەکەی و ڕازین لەوە ڕاستە لەوانەیە ئێمە بەپی پێویست نەبێ شوێنەکەمان وەکوتم یعنی شوێنێکی بچووکە لە چاو ئەوەی کە ئەو هەموو مناڵە هەیە بەڵام لە هەمان کاتە توانی ومانە یعنی شتێ بکەین کە دڵی خێزانەکان و لە هەمان کاتیشان مناڵەکان وایان لێبێ کە هەان بدرێن ڕۆژانە بێن بۆ دەوام. زۆر ڕاستە دەستان خۆشە بزانام دو پرسیارم باس لەواکەن کە لە سنتەرەکەتان ئاماژەشت پێدا بەس حەزەکەم کەمێک بە دوور درێژتر باسم بۆ بکەی بزانم تا چەند گرنگی بە چالاکی فیستیڤالی ساڵانە ئەیان بۆ ئەوەی زیاتر ئەم منداڵانە توان و بەهرەمەندی خۆیان دەربخەنوە تا چەند لەگەڵ ئەوەی دایکە ئەم مناڵانە زیاتر تێکەڵ بکرێنەوە لەگەڵ کۆمەلگایە هەمیشە وانە بێت کە ئەم منداڵانە بە چاوێکی کەمتر یاخود بە چاوێک گوناه سێر بکرێن وا بکرێت کە ئەم مناڵانە تێکەڵی کۆمەلگا بکرێنەوە تێکەڵی منداڵانی تر بکرێنەوە شانازی بکرێ بەوەی کە ئەم منداڵانە بەهرەیەکیان تێدایە ئێوە لە ڕێگەی ئەم چالاکی و فیستیڤالانە چۆن توانیوتانە کە ئەم منداڵانە تێکەڵ بکرێنەوە بە منداڵانی دیکە. وەکو لە هەموو پرسیارەکانە وتم ئێستا زۆر باشە بەڕاستی ئێستا هەم کۆمەلگا هەم خێزانیش کۆمەلگا بەو چاوەی وەکو جاران سەیران ناکە خێزانیش خۆی ئامادە باشی تایە کاتێک کە داوای لێەکەی بە تایبەتی ئەو مناڵانی کە ئەو توانایان هەیە کە داوان لێەکەین کە چالاکیەک هەیە یەکسەر خۆشبەختانە ئامادەیەکە و گوێنایەتە هیلاکیەکەی کە مەسەلەن ئەوەی کە چەند ڕۆژ بێت هاتوچۆی پێ بکات و لە هەمان کاتیشە چلایانی بڵێن پەروەردە کە ئێمە سەر بە پەروەردەین هیچ ڕێگریەکمان لێ ناکەن هەچ نووسراوێکی فەرمیەکەین خۆشبەختانە وەڵاممانەیەتەوە کە ئێمە ئەمانەوەی چالاکیێکی لەو جۆرە بکەین و لایەنەکانی کەش بڵین کە ناحکومین یا با بڵێن سەر بە وەزارەتەکانی ترن هەر ئامادە باشییان تایە کە هاوکاریمان بکەن و چالاکیمان بۆ ڕێ بخەن وەکوتم بە تایبەتی ڕۆشنبیری مناڵان ئیمساڵ چەند چالاکی جۆرا و جۆر کەوای کردو مناڵەکانمان یعنی زیاتر دەرکەوتوتر بوون و دڵخۆشیش بن و خەڵکی خێرخوازیش بەڕاستی زۆر هاوکارمانن لە هەموو لایەنەکانەوە کە توانی ومانە لەگەڵەوەی کە ئێستا پشووی هاوینە لە بەرەوەی مناڵەکان ناتوانن
کۆبوونەوە و چالاکی وەکو سەیرانمان کردووە هەر لە ڕێگەی خەڵکی خێرخوازەوانێ بۆ ئەوەی لە یەکتری دانا بڕێن و یەکتری ببینین و مناڵەکانیش دڵخۆش بن چکم ئەوان هەنێکیان لەوە تێناکەن کە ئێستا پشووە بۆچی دەوام نییە ئیتر ئەمانە وای کردووە کە پردێکی پەیوەندی هەبێت یعنی دانا بڕێن و وا بکات بۆ ئەوەی مناڵەکەش زیاتر ئامادەیتیابێ بۆ داهاتووتر یا با بڵێن بۆ ساڵی خوێندنی داهاتوو کە بەشداری چالاکی زیاتر و زیاتر بکات و زیاتر دەربکەوێت و خێزانەکانیش دڵخۆشن بەوەی کە ئێمە بە بەردەوامی ئەیان خوێنینەوە ئەگەر هاتو چالاکێکە چەند بچووکیش بێت بەڵام ئەوان بەڕاستی دڵیان خۆشە بەوەی کە بەڵێ بەوەی کە مناڵەکەی دەربکەوێت ئەگەر لە سوچێکی بچووکیشەوە بێت. زۆر ڕاستە زۆر سوپاس مامۆستا هێرە سوپاس بۆ ڕێنماوی زانیاریەکانت ئەمڕۆ لەسەر ئەو بابەتە پێشکەشی ئەمەد کرد دووبارە سوپاس بۆ ئامادەبوونێت. من سوپاسی ئێوەکەم کە ئێمەتان بەسەر کردوێتەوە و لە ڕێگەی ئێوە توانیمانە ئەو بڵین با بڵین زانیاری لەسەر سنتەرەکەمان بێن و خەڵکی زیاتر بزانێ چکم لەوانەیە تاوەکو ئەم ڕۆژ کە ئەوە ماوەی لە ماوەی چەند ساڵێک ئەم سنتەرە هەیە تاوەکو ئێستا بەڕاستی کۆمەڵی خەڵکی هەر نازان کە سنتەرێک هەیە سەر حکومیە و سەر بە پەروەردەیە بۆ ئەوی مناڵەکانیان بێنن من خۆشحاڵم کە لە ڕێگەی ئێوانێ خەڵکی ئەگەر بەرنامەکە ببینێ بۆی بزانێ سنتەرێکی بەو شێوە هەیە کە جێگەی ئەو مناڵانە کاتەوە دەستان خۆش بێت دووبارە سوپاس. ئەمڕۆ لەگەڵ میوانەکەم خاتو هێرۆ کە بەڕێزیان بەڕێوەبەری سنتەری داون ستۆنڕومی حکومی بوون قسە باسمان کرد لەسەر گرفتەکانی منداڵانی داون هەروەها بە هیوام کە ئەم منداڵانی یارمەتی زیاتر بگرن بدرێن و یارمەتی خێزانەکانیشیان بدرێن. دووبارە سوپاس بۆ مامۆستا هێرۆ تا پرۆگرامێکی ترە شاد بن خواتان لەگەڵ بێت. سپاس بۆ تۆ.